بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەردەوامی لەگەڵتان دکتۆر بۆ سەرەتا دێمە لای تۆ وەڵامی ئەو پرسیارانە بیتەوە کە ئاڕاستت کراون. طبعا سوپاسی دەکەم من ئەوم کرد کە دەبی لە حەل بگەڕێن ئەو تۆپەکەی هەشتەوە ناو یاریگای من سوپاسی دەکەم و شتێکی زۆر تەبیعیە. بەڕاستی ئەمە دەبی خۆمان بە وەکو دەلێ زانایانە باسی مەوزوعەکە بکەین بڕێک دوورکەوینەوە دیسان لە ئەوەی جوانی بی سیاسی زیاتر بینە سەر جوانی کارجێڕی و ئیداری ئەوڕۆ هەر ئیدارەیەکی باش تەوەقعی ئەنجامدانی کاری باشی لێ دەکرێت. هەر ئیدارەیەکی کە ناڕێک بی پاشکەوتوو بی لەسەر سیستەمی نوێ دانەدرابی لەسەر سیستەمی زانیاری دانەدرابی ئەنجامی خراپی لێ دەکەوی. زۆر جار ئێمە شت تەفسیری سیاسی بۆ دەکەین یان تەفسیری گەندەلی لێ دەکەین ئەمە زۆر جار درێم هەیە گەندەلێک ئەم ئیدارەی هەرێمی کوردستان ئەو ئیدارەی کوردستان ئیدارەیەکی پاشکەوتووە بەسەراحات ئەمە بە پاشکردێت نە ئاماری هەیە نە پلانی هەیە نە سیستەمی هەیە نە جۆب دسکریپشنی هەیە نە وەسوی وەزائیفی هەیە لەبەر هەندێک کارەکان بە ڕەمەچی دەکرێت بە دوواچوونەوە نییە پلانی وەزارەتێک و بە دوواچوونەوەی لەسەر بکرێت هەڵسەنگاندنی لەسەر بکرێت بە پێ ئەوەی ئەو وەزیرە تەخیم بکرێ یان لی داوا بکرێ خۆی چا بکە ئەمە هەتا ئیدارەمان چانەکەین کە دەڵێم مەجال نیە ئێستا تەمەند دوو دەقەت دایتە من بڵێم ئیدارەی باس چییە ئیدارەی پاس کە پاکەیجەکی تەواوە لە سیستەمە لە هیرارچیە لە تعلیمات و پابندبوون ئەتو زانێ ئەو لە کوردستان وەزعی ئیداری زۆر خراپ دەچی سنفیسەی متەوەستەیە دەڵێ بڕۆ ئیشێ بکە دەڵێن ناکەم تێدەگەی چکولو منەت پێ نەتانی وەسفی فەس دەکەی نەتەتانی لای دەی پشتیشی بە قووەتان جیهەتی تر دامی دەکاتن ئیدارەکەمان لە وەزعی زۆر خراپ دەچی ئەمە دەبی بیدارەی دووبارە بنیانە نان بکەینەوە هەردام و دەستگای هەر شتێک لەسەر سیستەمی نوێ و حەزم لە هێزارەکە کاک علی شتێکی بکە ئیدارەی باش دەبی چبی ئەمە هەر بار لە نازانیبی ئەوە وەختی ڕاحێکە بۆ ئیدارەی باش دەبی چبی یعنی ئەگە ئیدارەکەمان چاکەین زۆر مەشاکیلمان کەم دەبیتەوە هەندە کێشە لە معبیرمان نابی یەکتری ئیتیهامکەین یعنی معمەلێک تەکنۆلۆژیای کۆنی هەیە تەوەقع دەکەی بەرهەمی باش بین تەکایە ناین تەکایە لەبەر هەندێ ئەمن ئیدارەی کوردستان و حکوومەتی هەرێم اعتیبار دەکەم وەکو معمەلێکە بە تەکنۆلۆژیای باشی بینن زانستی باشی بین ناوێ لۆی بتانین بەرهەمی باش بینی. سپاس دکتۆریان کاگالی دێمە لای تۆ گەرە و وەڵامی و پرسیارانە بیتەوە. ڕاستی منکە بەڵامەگە هەر بە کورتی وەڵامیان بم سەبات بۆی کادر و حزب و ڕێکخراوەکان ئەوە شتێکی زۆر بەڵگە نەویسەوە بەڵگەشەیە گەر پێویست من یەک نمونەوە بۆ باسکەم شتێکی لە وەزارەتی دارایی بەڕێوەبەرایەتیە کە پێوتێ بەڕێوەبەرایەتی ڕێکخراوەکان نزیکەی 17,000 کادری حزبی بەبێ ئەوەی داوامکەن لەوێن وەها ئەچوە سەر ئەوەش دەسەڵات و معارزە سەبات بۆی نزیکەی 64,000 کەس بە پلەی سەربازی جۆرا جۆرین کراون زۆر جا ئەو ڕوبەڕووی ئێمە کرێتەوە وەکو گۆڕان ئەو تێی خۆشتاینتیە لە 64,000 کەس نزیکەی 200 کەسی هی گۆڕانە ئەوانەی گۆڕانن لەبەر گۆڕان نەکران واتە لە زمانی ئەو زەمانە نەکراون بە نووساوی گۆڕان بوون ئەمانە پێشبەرگەی ئەمانە ئەتوانین ناوێکی یەک گۆڕانم بیتێ ناوی هەزارێکێتی بەلیستە کاکە من بە ناوی بزوتنەوەی گۆڕانەوە فەرموناوی هەرچیە بڵێ کە تاسە بە وەرەقەی بزوتنەوەی گۆڕان کرابێت و ناشکا ئەوانەی گۆڕاویشکەکراون ئەمانە پێشمەرگەی کۆن بوون لەسەر ئەساسی پێشمەرگایەتیان کراون بەڵام بەر لەوەی گۆڕان لەو پۆستیان هەبووە بەڵێ پێشمەرگەی کۆن بەو سیفەتە کراون بەڵام مەسئول کۆمیتە بە پلەیەک کارگێر کۆمیتەی ئێستا بە پلەیەک ئەگەر ئەندام مەکتەب بوو بێت پلەیەکی تریشی بۆ ئیزافە کراوە کادری کۆمپانیای حزبی هەن باشە مەسەن ژمێریارەکان یعنی ئەمە شتێکی حاشا بۆ لە 63,000 کەس من پێتەڵێم ئەوانەی گۆڕان پێشمەرگە بوون لەسەر سیفەتی پێشمەرگایەتی کراون بەڵام ئەگەر هاتوو یەکێتی و پارتی هەموو ئەم کارە ناسییان هەڵۆشاندەوە باوانەیە مەشەڵەشێنەوە ئەمە لە ینی پێتەڵێم لە 63,000 کەس 200 کەسەکەش لە زەمانێکی یەکێتیا بوون کە لەسەر ئەساسی پێشمەرگایەتی کۆن کراون کە ئێستا مەسەن ڕەنگە هەتوانە کارکردنیشیان بەڵام خەڵکەیە مەسەن موالتی 78 کە کراوە ئەمە جگەلەوەی هەمووی پرۆسەکە ناقانونی وەک پرۆسەوەرگری چکە یەک لە ساحوتی موچەی خاننشینی نەداوا 2 ساڵی خدمەی نیە هەمووی ناقانونیە بەڵام ئەوەی پێشمەرگاتیکەوە بابەت پرسیارەکانی چارەسەرەکانی کێشەی بودجە ڕاست ئێمە زۆر جار ڕخنێگرین بەڵام زۆر بەوردی لە ئێسە و لە ڕابردواتان لەسەر بودجەی ئەمساڵ ئێمە لێکۆڵینەوەیکی زۆر فراوانمان حازر کرد کە نزیکەی 1500 بەڵگەنامەمان تیا بەکارهێنا کورتمان کردو لە 76 لاپەڕا
هەموو گرفتەکانمان خستۆتە ڕوو چارەسەر بۆ کێشەکانی داهات خەرجەکانی بەکاربردن حەوت بەشە سەرەکیەکەی بوو شمەت خزمەتگوزاری و چاکردنەوە باربوو سوودی کۆمەڵایەتی خەرجی دیکە هەبووە نادارەکان گرفتەکانیان چی چۆن یاسای بوجە جێبەجێ ناکرێت سەبارەت بە کێشەی عجز و پڕکردنەوەی عجزکات تۆ باسی عجز نەکرد گەورەترین کێشەی کوردستان عجزە و بەبێەوەی بزانین بەڵێەوە دێمە سەریەوە لای خۆم دیاریم کردووە هەموو ئەمانەمان کردووە ئەگەر دەسەڵاتەیەوێت ئێمە چوو کۆمەڵی خەڵکی شارەزا لە ڕێگەی ژووری ئابووری گۆڕان و هاوکاریان کردوین ئەومان ئامادە کردو ئەگەر هەرچەنە دەسەڵات ئیشی دەسەڵات نییە پرۆژەی بە ئۆپۆسیۆن نیە پرۆژەی بەدیل بداتە دەسەڵات ئۆپۆسیۆن ئەگەر بەدیلی پێ خۆی چووە سەر حکوم خۆی جێبەجێەکە بەڵام ئێمە لە پێنهەوی بەرژەوەندی گشتیا چاوپۆشی لەمەشەکەین ئەگەر دەسەڵاتەیەوێ فەرمووی ئێمە پێشکەشکەین یەک بەیەکی ئەمانە کردومانە کە چەندێکی خەرجی پێویستن کە چەندێکی ناپێویستن زیادە ڕەوی لەکوێ بە فیڕۆدان لەکوێ شیکردنەوە بۆ کۆی ئەم چەمکانە سەبارەت بە زۆری دامەزاندن ئێمە داواکەین نەخێر ئێمە داوای زۆری دامەزاندن ناکەین ئێمە ئەڵێن ئەرکی حکوومەتەوەیە دەرفەتی کار بۆ هاوڵاتیانی خۆی بدۆزێتەوە ئەم دەرفەتی کارە چ لە کەرتی گشتیا بێت چ لە کەرتی تایبەتا بێ داوای بەتاڵی مقەنعە ناکەین سەبارەت بەوەی کە ئێمە ئەڵێن بەردەوام بڵێ ژمارەی فەرمانبەرانی هێزە چەکدار و ئەمێنیەکان لە ساڵ چلوێکی فەرمانبەرانی هەرێمی کوردستانن بەڵام کێشەکەی ئێمە نییە کێشەکەی ئێمە ئەوەیە ئەمانە بۆ کاری خۆیان بکانن بۆ نمونە بەرپرسی باڵای یەکێتی و پارتی هەمویان فەوجی تایبەت بەخۆیانتان لیوان هەیە مەلا هەیە مەلایەکی یاسایی هەشت پاسەوانی هەیە مەلا هەشت پاسەوانی بۆچی ئەنی پێویستکە هەموو ئەمانە این کراون واتە ئەمانە بۆ کاری خۆیان بەکانیان لوبنان دەوڵەتێکە بتەوە نەتەوە مەترسی زیاتر لە ئێمە لەسەرا سەفارەت و قنسوڵ گەوتی لوبنان 110,000 سەرباز و کارمەندی ئەمنی هەیە ئێمە 345,000مان هەیە کە 110,000 کاربەندی وەزارەتی ناوخۆ 200,000 پۆلیس تقریبا 30,000 ئاسایش 6,000 پاراستن و زانیاری لوبنان وڵاتەوە مەتر واتە ئێمە یعنی ئینەکە لەوەیە کە ئەگەر کارمەندی ئەمنیمانەیە ئەبێ بۆ کاری ئەمنی بەکاربێت نەک ئەوەی نزیکەی 50,000 بۆ 600,000 کەسمانەوە پاسەوانی حزب و بەرپرسە حزب ئەمە سەبارەت بەوەی کە داهاتەکان بۆ کوێ چن یعنی ئێمە داهات $10 ملیۆن و $5 ملیۆن مە شتێ نییە ون بێت یعنی دیارە بۆ کوێ چێت و دیارە بۆ کوێ بەکارێت دیارە ئەم حزبانە من یەک نمونە بۆ هەمووان ئەخەمەوە لەسەر پێش هاتنی کابینەی دکتۆر بەرهەم کابینەی شەشەم یەکێتی و پارتی ماگانەیەکی $35 ملیۆن لە بودجێ گشتی وەرەگرت لە زەمەنی دکتۆر بەرهەمە بە خۆشحاڵیەوە کرا 4 بۆ $5 ملیۆن هەرچەنە ئەمە خۆشحاڵ نییە کەم کرا باشە خۆشحاڵەکە کاتێ زیادە بوو کە بە قانونی بکرایە بەڵام هەنگاوێکی باش بوو بەڵام خەرجەکان یەکێتی و پارتی لە ئێستا بەو کاتە بەراوردی کە کەناڵ ئاسمانیەکانیان زیاتر بوون بارەگاکانیان زیاتر بوون هەموو شتەکانیان زیاتر بوون ئێم پارە بەچی حەلەکرێت یعنی یەک شتم بۆ بێنەوە لە ئەسنای کەمبوونەوەی ئەم 35 ملیۆنە بۆ $4 ملیۆن کەمی کرد بێت ئەمە جگەلەوەی کۆمەڵە خەرجی دیکەیە سەبارەت بە ئەوەی کە من ئەوەی کە نامەوە بنزین دیارەوە یەک نمونەیە کە مەبەستم ئەوە نییە ئەم بزینە بۆ کادری حزبی بەکارێت مەسەن بۆ نمونە 16 ملیار دینار تەرخان کراوە بۆ کڕینی ئەساس 3 ملیاریش ئەبەت چی بوو هەموو ساڵێم ئەساسانە شکاو تێکچوونەوە مەسەن یعنی مەبەستم ئەوەی زیادە ڕەوی هەیە لەم بەکارهێنانە ناڵێن بۆ کادری حزبی بەکارێت بەڵام ئەرکی حکوومەتە بنەمایەکێ بێ پرانسیپێکیت ئۆتۆمبیلی حکوومەت تەنیا بۆ کاری حکوومەت بەکارێت ئەو کەسەی کە ئەم کارەیەکە گۆڕانەیەکێتیە پارتیە هاوڵاتیکی زیاد نابێ بیکات ینی ئەوە نمونەیەک بۆ گینا بینە سەر ئەوەی نمونونەکان بێنینەوە بە فیڕۆدانەکان لە کوێن زۆر سەبات بۆی ئەرکی وەزارەتی دارایی چییە؟ ئەرکی وەزارەتی دارایی بێگومان وەک پێشتریش ئاماژم پێێتا ئەرکیەوەیە سیاسەتێکی گشتگیر و فراوانی هەبێت بۆ گەشە بێدانی ئابووری گشتی کەمکردنەوەی خەرجە ناپێویستەکان بەپێی تحقیقاتی کردومانە بە سوودوەرگردن لەم ڕێژە زیاد بوونانی بودجەی بەکاربردن لە 5 ساڵی ئایندا بودجەی بەکاربردنی هەرێمی کوردستان دەکاتە نزیکەی 21 تریلیۆن دینار ئەگەر بەم ڕێژە سەدیانە زیاد بێت لە ساڵی 2010 بۆ ئێستا کردمان بەپێوە ئەرکی وەزارەتی داراییەوەی پلانی هەبێت بۆ ئەم کەمبوونەوە پلانی هەبێت بۆی داهاتەکان بە باشترین شێوە و بە شەفافی و سیاسی گەشە پێداگالی بۆ یە کاتیشم زۆر پێدای چونکە پرسیارەکان زۆر من کاگوزار چ پرسیارێکت ئاراستە کراوە گەر وەڵامی بەڵێ سەبارەت بە مەسەلەی شەقام کاکە مەسەلەی شەقام زانی چۆنە سندوقی انتیخابات لە شەقامان نییە شەقام یەو کەسەیە کە ئەچێتە شەقام و دەنگ هەڵەبڕێ ئێتە بە ساحیبی شەقام یان شەقام نوێنەری شەقام هەڵەکەوێت نەک هەڵبژێریە کەس شتیوانە بۆ ئەوی کەوا ئێمە من خۆم بە پیر بانگەوازێکەوە چوون بۆ بودجە بانگەوازێکم خوێنەوە لە ئیمێڵەکەم بۆ هاتۆ چیە ئەوێت بڵین شتێک دروستکەین فشارێک دروستکەین بۆ ئەم مەسەلەی بودجەیە بە پیر ئەو بانگەوازەوە چووم لە قاوەخانەی کەلتوری ئەو دەستەیە دامەزرێن ئەو دەستێش بە شێوەیەکی خێرا یەکسەر
یەکەم ئیشمان ئەوە بوو کە پەیوەندی بکەین بە خەڵقانی پسپۆر و ئەو خەڵقە پسپۆرەش ئەم 15 وەرەقیان بۆ ئامادە کردوین و حەلی زۆر باشیشی تایە با من وابزانم ئەم حکومەتە لەسەر حەل نەوەستاوە بەڵێ ئەگەر قسەکەم ئەندامم لە 15 بۆ 20 پیجی ئابووری بۆ لە یەک پیجە ینی شپانگوازی شووا بڵاو نەکرایەوە ئەکری هۆکارەکەی بزانن ئێمە زای چۆنە ئێمە ناچین بۆ پیجێک ئەم پیجی خۆمانمان کردێتەوە پیجێکمان بەنای دەستەی بەرگری جەماوەری لە بوجە کردوێتەوە ئەبی ئەوان سەردانی ئەو پیجە بکەن و اینجا ئەوان کەنێن پەیوەندیمان پێوە بکەن ئێمە کۆمەڵە پەیوەندیمان بە کۆمەڵە خەڵکەوە کرد خۆمان ئەیان ناسین بام ئەمەش ئیتر ئەوە نییە کە خەڵک پەیوەندیمان پێوەنەکە ئەی منش هەمان پرسیار بەواکەم بۆ ئەوانەی کە تو ئیلی بۆ پەیوەندیان بە ئێمەوە نەکردووە ئەو پرسیارە لای ئەوانە اینجا ئێمە دوو دەستی بێژگە لە دەستەی بەرگی جەماوەری لە بوجە دەستەی دومشان دەستی ڕاوێژکاری بوجەیە کە ئەمە دەستەیەکە لە خەتایە بەردەوام ڕێنمایی و تێبینی ئەیە بۆ پەرلەمانتارانە و بەردەوام کۆنتاک هەیە لە بینی ئەو پەرلەمانتارانە و ئەو دەستەیە سەبارەت بە دامەزران ئەگەر خەتەر بێت خەتەر زۆرە بزە بە دامەزران لەوانەیە لە وڵاتێکا کە مستەقر بێ وڵاتی مؤسساتی بێت ئەوێ دامەزراندنیش ڕێوشێنی خۆی هەبێ بام ئێستا خەتەری گەورە قۆرەخکردنە ئەم بودجێ قۆرەخ کرا ئەم بودجێ خراوەتە تاریکیەوە و ئەم تا ئەوەش نییە کە ئەمانە لی نەزان نازم باسیەوە کراکە کاتەکە زۆر کەمە نازم ئاخر پرسیاری کردماوە بەڕێزم دەنگت ناڕاتە پەخشەوە تکایە مەسلەی ئەکادمی و ئەم جۆرەشتانە کاکەخوان زۆر باشی لێزان ئەوان تاریکیەکان بۆیە دروست کردووە بۆی لەو تاریکایە ئیشی خۆیان کە نەژە قابلە علمی اقتصاد و ئیدارەی دەوڵەت و علمی مالی ئەمانە یەک دنیا ئەزمون و سەدان ناو ئەمانە هەیە هەتا هاتووە لە سەردەمی کۆنەوە هاتووە کاکە تا ئێستا میرنشینی سۆران باشترین ئیدارەی بەڕێوەبردنی وڵاتی لە حکومەتی مەهاباتە یەک دزی نەکراوە یەک مانگرتن نەکراوە یەک خۆپشاندان نەکراوە مەخسەم لە چییە پرسیارێکی تریش لە سەبارەت ئەو برادێرەش باسی نمونەی مالیزیا و تورکیاوانی کرد یان من پێم وایە لە دیکتاتۆریەتە بازار دروست نابێ ئەبێ بازار دروست بێت اینجا بۆ ژوازیەت و ئەم جۆرەشتانە دروست دەبێت ئەبێ بازار کراوە بێت لە زانایەکی ئابووری ناسی گەورەوەی کە مارکس احتیمالی خصوصا سەر هینەکانی ناوەکەی بیرشێتەوە ئەوە ئەڵێ بۆچی وڵاتێک دواکەوتو وڵاتێک پێشکەوتو ئەڵێ لەبەرەوەی ئەو وڵاتی کە پێشکەوتووە بازاری ئازاد کردووە یان وڵاتی مەبەستەکەت گەشتێنێتەوە من دوو پرسیار لێگە لە کاکسەدیقی هۆکاری دانانی بوجە لایەن وەزارەتی دارایی بەم شێوەی کە ئێستا هاتووە نەشارەزا و پسپۆریە یا کادری یا حزبە سیاسەکان دایانن و پێم وایە بە خاڵی یەکەم خاڵی ئەساسی خەلەل لە دانانی بودجە وەزارەتی دارایی بەرپرسە بە دەرەجەی یەک بە دەرەجەی دوو وەزارەتی پلاندانان بەرپرسە لێی یعنی بێت ئەگەر حزب هەبێ لە پشتەوە بێ و مۆزوعێکی ترە بەڵام تۆ ئاوێنەی وازەحەکەی بەرامبەردەوەی کە بەرپرسە لە دانانی ئەوەی لە بەیانی کە بەیانی ئەگەر ڕوبەڕووی هەر کێشەیەک بێتەوە وەزارەتی دارایی بەرپرسە لێی خۆزگە وەزارەتی دارایی خۆی لێرە بێ جوابێ وباتم پێشتریش وتم کێشەی گەورەی بودجە هەرێمی کوردستان ئەوەیە بەعقڵەتی حسابات و بەعقڵەتی هەندەسە داهەنرێت یعنی ئەمە کێشە گەورەکێتی بەڵێ نەشارەزایە لەگەڵ ئەوەشە بەداخەوە لە بودجە من نازانم ئەم ڕایۆژکاری داراوی ئابووری هەرێمی کوردستان لە کوێن لە 6 مانگەکەمە ملیارێک و 212 میلیۆن دلار دیناریان بۆ دانراوە و بۆ ئوجوریان بۆیان دانراوە و من نازان بەڕاستی لە کوێن یعنی ئەمە لە کوێن و ئەڵێ دێمارەوەندا عقڵمان پێ دەشکێت یعنی ئەمەش بەڕاستی ئەمە کارەساتەکەی تر بەوەیە ینی مەسەلەن کاڵێ وڵای ئەی باشە ئێمە ساڵانە حکوومەت بە پێی بودجەکە لە 6 مانگەکەمە 3 ملیار و تقریبا 900 میلیۆن دیناری خرج کردو بۆ ئەوەی بۆست بۆ ڕایۆژکاری دارایی و ئابووری و ڕایۆژکاری یاسایی و زانستی من پێم وابێ ئەیتر ئەمەمان بۆ چێت جگە لەوەی کە وەزیری پلاندانان لە ناو لە گفتوگۆی پەرلەمانە ئەڵێ ئێمە چەندین مؤسسەی ئەجنەبی ئیستشاری ئەجنەبیمان هێناوە دامانەوە مەمەکەی من تی ناگەم بەڕاستی ئەو پرسیارێکە یعنی خەلەل ئەم بەرنامەی ئەوەیە مەفروض بۆ ئێلانی کەم ئێمە پێمان خۆش بوو پارلەمانتاریش حەزوری هەبوایە و حکوومیەکانیش بەڵامەوەیان ئامادە دابێتەوە بەڕاستی زۆر پرسیار هەیە ئەمە ئیشەکە لای وەزارەتی دارایی خۆیەتی بە تایبەت بەوەی دووەم کەرتی تایبەت بۆ بەرهێنان بۆ لە کەرتەکانی ترا ناکە بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە دکتۆر جملەیەکی وت دێمە ڕەتێکم بەوەوە حکوومەت ئێمە عقڵەتی تجاریە عقڵەتی ئینتاجی نییە بەڕاستی بەدا ئەوە کێش ئیشکالە گەورەکەیە ئێمە لەبەر ئەوە ئەگەر تۆ من بخۆم دراسەیەک هەیە لەسەر ئەوەی ئایا لە کوردستانە مەسەلەن ئێمە ئیشمان لەسەرەوە کردو پیشەسازی کۆڵەوانە بکەین هەمەڕەنگکردنی ئابووری بکەین ئابووریەکەمان هەمەڕەنگکەین ئەحتیمال لەسەر یەککردنەکەین بەداخەوە لە کوردستانە نییە مەسەلەن لە کەرتی تایبەتیشە
کەرتی تایبەتی ئەوەی بە تایبەتی کە ناوە بەرهێنانەی کە لە بەرهێنانەکەشە بەشی زۆری بۆ ئەو بۆ کەناڵانە ڕۆشتووە کە زۆرترین قازان بە کورتترینی ماوە دەستکەوێت. حقیقت ئەو قسانە هەمووی حلەکەی لە نەبوونی ڕێخستنەکی باشە شۆمپیتەر گوتیتی هەموو ئابووری ناسەکان نێناسیت فاکتەرێکی نوێی هینالۆبیری ئابووری لە کلاسیکی بەرەو پێش بێت بایەخی بە ڕێخستندا لە کوردستان ڕێخستنمان نییە چ لە ئاستی ئەنجومەنی وەزیران چ لە ئاستی وەزاراتەکان چ مدیریاتی عامەکەی پێویستیمان بە ئیدارە و تەنزیمێکی باشە بە ئەو هەموو پێویستەکان جێبەجێ دەکا و بەرەو باششمان دەبڕە ینی شتەکە عەمدی نییە زۆر جار لە بەرەوەی فەوزایە ئیدارێکی باز ینی کە داها دیار نەبێت بخرێتە خزمەتی حزبەوە ئەگە تەنزیم هەبی ئیدارە باشەبی مەجای عقلمان پێش ئیداری باش هەروەندە عقلمان پێشی بە چۆڵی کا بۆ یەکێک زیاتر عقلی پێ بڕی کورتێنان لە بودجەی ئەم ساڵە 2 تریلیۆن و 44 ملیار و 847 میلیۆن دینارە خۆزگەوە نەبووە ئەوەندەی ئەوەی باس کراوە حکوومەتی هەرێم چ ڕێگایەکی هەیە بۆ پڕکردنەوەی ئەم قەرزەکە کورتێنان عجز قەرزە لەسەر بودجە بەچی حەلیەکان ئەمە ئەواگەێنێکە ئەمە عجزێکی نێگەتیڤ و سلبیە جارە بڕی کورت لێ هێنانەکە 2 تریلیۆن و 44 ملیار ئەمە ئاشکرایە بەڵام سولفەی عقار سولفەی زەواج بانکی کشتتوکاڵ پیشەسازی ئەمانە لە ناو بودجە تەرخانکراویان نییە ئەمان تەرخانکراویان نییە بەڵام پارەیان درێ واتە کۆی ئەو پارانەی کە بە ئەدرێت بە سولفەی عقار بە بانکی کشتتوکاڵ پیشەسازی سولفەی جوات بە عجز ڕوا لەسەر بودجە بە کورتێنانە ڕوا لەسەر بودجە دواتر بۆ پڕکردنەوەی ئەم کورتێنانە ئەزمموی ساڵانی ڕابردوومانێ چیان کردووە پەنیان بۆ خەرجنەکردنی پارەی پرۆژەکانی وەبەرهێنان بردووە بەڵگەمان چییە ساڵی 2010 تریلیۆن 650 میلیارد دیناری پرۆژەکانی بواری وەبەرهێنان کە لە 149.5 کۆی پارەی پرۆژەکانی وەبەرهێنانکە بۆ پرۆژە خەرج نەکراوە ساڵی 2011 لە 147 کۆی پارەی پرۆژەکانی وەبەرهێنان کە 2 تریلیۆن و 209 میلیارد دینارەکە بۆ پرۆژە خەرج نەکراوە بەکارهێنن بۆ پڕکردنەوەی کورتێنانەکان زیادە ڕەوەکانی بواری بەکاربردن حکوومەت دوو پلانی هەیە دوو پلانی هەیە بۆ پڕکردنەوەی ئەم کورتێنانە پلانی یەکەمی ئەوەی هەیەڵێ ئەگەر لە عێراق بودجەی تەواوکاری هەبێت لە سا هەفتەی ئەم بودجەی تەواوکاریە بێ بۆ هەرێمی کوردستان بکەین بەڵام لە عێراق ئەستەمە ئەم ساڵ بودجەی تەواوکاری هەبێت بۆ عێراق بودجەی عێراق بە شێوەیەکی سەرەکی پشتی بە هەناردەکردنی نەوت بەستووە ڕاستە نەوت بە 85 دلار دانراوە بۆ هەر بەرمیلێک بەڵام مشکلەی تر چییە ئێسش 100 دلار لەم دوایە دابەسی بۆ نزیکەی 105 دلار نەگەشتووەتە ئەو بڕێی ڕۆژانە عێراق پێویستە 2 ملیۆن و 600 هزار بەرمیل نەوت هەناردە بکات نەگەشتووەتە ئەو بڕە تاوەکو ئێسا تەنانەت وەکو بڕەپارەش لە پێنجمان یەکەمە 39 میلیارد دینار بوو میلیارد دلار بوو کە دەبوو بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی بودجە 42 میلیارد دلار بوو 39 میلیارد تا لێشتە دوو بودجەی عێراق خۆی بە بڕی 14 تریلیۆن زیاتر لە 14 تریلیۆن دینار کورتێنانی هەیە ئەمە جگەلەوەی کۆمەڵە خەرجیش دیاری کراوە کە تەرخانکراوی نییە واتە ئەگەر داهاتی نەوت زیاد بوو یەکەم جارە بێ ئەم 14 تریلیۆنە پڕکەینەوە پاشان ئەو خەرجیانی پاریان بۆ تەرخانکراوە ئەوانیش دانین ئەگەر لەوە زیاد بوو لە ساڵ 25 دابەشکرێ بەسەر هاوڵاتیانی عێراق ئەگەر لەوەش زیاد بوو ئەو جا لە ساڵ ئەمە دووەمیان عفو دووەمیان تەرخانکراوە بۆ هێزی پێشمەرگە ئەڵێ ئەگەر پارەی هێزی پێشمەرگات لە 2007 بەپی یاسای بودجە عێراقی ئەمە پێویستە بێ و نهاتوە چکە لە مادەی ئەم ساڵە هاتووە ئەڵێکی نەسڵ ئەڵێ حکوومەتی عێراقی پێداویستەکانی هێزی پێشمەرگە دیاریکە بەمەرجێک ئەو مەرجە زۆر منتە لەگەڵ دەستوری عێراقا بگونجێت ئەمانڵەن لەگەڵ دەستوری عێراقا ناگونجێت چکە چەکداری حزبی هەیە لە هەرێمی کوردستان کۆمەڵی مبەررات بەداخەوە بەشی کێمە خۆمان داومان دەچێت بۆیە زۆر ئەستەم ئەم کورتێنانە پڕ بکرێتەوە ئەگەر ئەزمموی ساڵانی ڕابردوو بکەین بۆ پڕکردنەوەی کورتێنان کاران بۆ پرۆژەکانی وەبەرهێنان کە ئەمە لەڕووی ئابووریەوە زۆر زۆر بە کورتی منە میشاڵێم حەزیشم لەو چرکە شتنیە بەڵام لە سی چرکەیە پێم بڵێ چی بکرێت باشە زۆر من پێویستە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێنێت لە زووترین کاتای چ بێت دیوانی چاودێری دارایی پێک بێنێت ئەم دیوانە دیوانێکی نیشتیمانی بێت لێکۆڵینەوە لە داهات کات زیادە ڕێو بە فیڕۆدانەکان و گەندەڵەکان لە بواری بودجەی بەکاربنا بەگشتی کۆبکاتەوە لێکۆڵینەوە لە وەزیری دارایی و پلانان بکرێت بە 3 تۆمەت یەکەم جێبەجێ نەکردنی یاسای بودجە کە لە یاسای بودجەی ساڵ ڕابردویان زەمادەیان جێبەجێ نەکردووە دووەم
سەد بەڵگەنامان ئاراسی پەرلەمانتاران کردووە کە زانیاری نادروستیان لەبارەی خەرجی فعلی نەک تەرخانکراوە داواتە پەرلەمانی کوردستان سێەم نزیکەی 10 تریلیۆن دینار لە بینی عێراق و هەریەما تاوەکو ئێستا لە بینی هەریەم و بناوە بە نەزاندایەوە کێ بەرپرسە لەمە ئەگەر ئەمان نەکرێت ئەستە کاک نزار پرسیارێکمەیە و لە خلالی وەڵامەکەی تعلیقش لە خلالی وەڵامەکەی دو قسەی خۆشت بکە ئەگەر بودجا بەو کلێنانەوە کەەوە تێبنیتانەیە لەسەری تێپەڕێنرێت خۆ پیشاندانەکەن بۆ دو قسەشت بەڵێ خۆپشاندانەکەین وەسا ئێمە لە پرۆسی خۆپشاندانین چکۆ خەریکی تەنسیق و تەنسیقکارین و ئێمە دوای حەدەسیش ناکەین وەڵامێکیش بۆ برادرە ئەگەر بوجە تێپەڕێنرێ ئێمە دوای تێپەڕاندنی بوجەکەش خۆپشاندانکەین هەر ئەو مانای وەنی ئێمە دوای حەدەس کەوتین چکو حەدەستی زۆر هەتا ئەم دەسەڵاتە خوار بێ سێبەرەکەشی هەر خوارە بێت و ئێمە شەر بەردەوامە بین لە کاری خۆپشاندان مانای ئێمە بەردەوام ئەگەر خۆپشاندان بکەین بۆ هەر شتێک لە هەر کاتێکا لە هەر وەختێکە لە هەر شوێنێکە ئێمە پێش حەدەس کەوتین دواتەشم ئەوەیە ئەو برادرانی کە عقلیان پێ ناشکێت کاکە با چۆڵیکەن بۆ کەسانی کە عقلیان پێشکێت ئەمە یەک دومیشان بە وەزیری پێشمەرگانم ئەم جارێکە خەڵک خۆپشاندانی کرد بە ئەسیری حربی مەزانن سێمیشان داوا لەو برادرە حیزبیانە ئەەکەم لە بینا بەرزەکانەوە کە لە بوجەی خەڵک هاتو دەرە دروستراوە تەقە و توندوتیژی بەرامبەر بە و جەماوەرە قڕبەسەر و داما و گەنجە مەکەن جایکن ڕێژوان و سورکیە و بیلال و گەرمیان شەهید مەکەن سپاس کاک فەیسەڵ قسەیەک لەسەر ئەدای حکوومەت و پارلەمان بکەیت و دواوتەشت وڵی بێت لەسەر ئەدای پەرلەمان پەرلەمانتارێنی بەداخەوە من ئەوەی کە لە هەموو پەرلەمانتارەکەم بە کۆی لیستەکان و فراکسیۆنەکانەوە هەمویان باشی هێنن باشیێن لە ئەخیرە مەسەن لەقەیە لەو قسەکانی خۆیان ننتی کێدنەوە هەمویان ئەڵێن بجێ بەکاربردن کەم بکەینەوە کەمیکەینەوە وای لێ بکەین وای لێ بکەین لە پڕ دواتر خۆیان دێنەوە وڵا ئەوە دامەزدێنین دەرماڵی فلان ڕێکخراو زیادکەن و بۆ فلان کەس ئەو ببرینەوە ئەبرین وێنی وەک ئەوە بێ ئێستا جارێکی تر لە 120 بودجەی سەرۆکاتێکان کەم کردووە بەڵام چیان لێ کردووە نانێتەوە عەرزی پێکەم کەنەوە هاتون جارێک دووبارە دابەشیان کردو دەرماڵیان پێ زیاد کردو معاشی لازەمەندێکیان بێ یعنی ئەمە کێشەی گەورە ئەمەیە لە ناو پەرلەمانە بەداخەوە لە عقلەتی پەرلەمانی ئێمە بازار ونە یعنی ئەمانە بیر لەوە ناکەنەوە ئێمە بازار وێرانەکەین کەی هەر پەرلەمانتارێک پێمەڵێن دواوتە زۆر بە کورتی هەر پەرلەمانتارێک بازاری لەبیر کردی بێ و بۆ عەرزی عەزەڵاتی خۆی بڵێ بوچەی فلان زیاد کە فلان زیاد کە نازانێت کارەساتەکە لە بازار ڕێژەی لاوسانەکەی بازار ئەوەنێتر بەرزەکاتەوە کە ئەکەم دوور بن لە مزایدەکردن سپاس دکتۆر زۆر بە کورتی بەڵێ زۆر سپاس حقیقەت سیاسەتی بەرەنگاربوونەوەی کورتی لە بودجە شتێکی نوێ نییە بەس تووشیمە نەبووە ئەوە لە بەرچاومان ئێستا دەوڵەت نین ناتوانین قەرزکەین لە بانکی دەولی سعادێکی بکەم جارێ قسەکەم نەکرد ئەوچینە ئەوە یۆنانمان لە بەرچاوە ئیسپانیامان لە بەرچاوە زۆر وڵاتان کەمە لەسا هەر قەزیە نییە قەرزکردنم نەمگوت من لەگە قەرزی دەرێ نیمە بە هیچ زۆرێک لەگەر ئەوەیمە دووبارە خۆت ڕێخستنەوە بە فیڕۆدان نەهێلی گەندەلی نەهێلی زێدە مەسرەفی نەهێلی لۆشتی باش بەکارهێنان شتەکانت بەکاربیانی دێمەوە ئاخر قسەشم ئەوەیە کە جەنابەت دەڵێ ئاخر قسەت چیە حقیقەت ئەمە لە حکوومەتی هەرێم دەبی ئوسلوبمان و پەیوەندیمان لەگە جەماوەەر بگۆڕین ئێستا ئەمە خەڵکمان فێر کردێ خەڵک بەس مەتالیبی پارە وەرگرتنا ئەو دەلێ پارەم نییە ئەو دەلێ داهات نیە عقلیەتی پەرە پێدارمان نەهینایتە ناوێشتی خەڵک عقلیەتی ئەومان نەهینایە خەڵک هەندە دەرۆزەکەر نەبی لە حکوومەت خەڵک بە داوا بکە پەرەپێدان هەبی بە خۆی داهات دروستکە وەکو وڵاتانی پێشکەوت و هاوڵاتی و ملت حکوومەت بەخێو دەکات نەکات لەسا بەڵێ دکتۆر سەلاحەدین عوسمان پیرەبابی مامۆستای زانکۆی سەلاحەدین و شارەزای بواری ئابووری کاک نزار محەممەد ئەندامی دەستەی بەرگری جەماوەری لە بودجە کاک فەیسەڵالی ئەندامی متەدای ئابووری کوردستان هەروەها کاک عەلی حەمە سەلاح ڕێخەری ژووری ئابووری بزوتنەوەی گۆڕان سوپاسی ئامادەبوونتانەکەم سوپاس بۆ زانیاریەکانتان سوپاسی ئەو میوانە ئازیزانە ئەکەم سوپاسی هەموو ئەو لایەناناکەم کە هەمیشا و کارمانن بۆ ئەوەی میوان بنێرن لە بەرنامەکانمانە حەزوریان هەبێت هەروە سوپاسی ئەو ستافە ئازیزاکەم کە هەمیشە هاوکارمانن بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان دەتوانن پەیوەندی بکەن با لینکی NRT یاخود لینکی بەکراوەی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوا بێت.